من با منطقەك دادەڕۆم منطقەی زەرکاوی پێدەرێن لە خوارد و بزە هەتا ئێستاش داعشی لێ مایم ئەوەی من 661 کیلۆمەترە ئەمن ڕەنگە بتوانم بە 3 ڕۆژ بیبڕم ئەوەی کە داواشم کردێ لە ئیتحادی عراقی تەنها دکتۆرێک و وەکو غەواسەکەم لە گردابی غەواز بە مانای مەلەوان نەک غەواز خواردن ناخۆین لە بەرەوەی ئەو کەسانێک کە خواردن دەخۆن پێویستیان بەسەر ئاو دەبی ئەمە نابی بچمە سەر ئاو وەکو نەخۆشێک مامەلەم لەگەر دەکرێت تەنها چەند شیرنی مەنیەک دەخۆی لە بەرەوەی مەلەوانی شەکرێت دادەبەزێنی لە هەندێک ئالێک پێویستی پێتەکە وەزنت زۆر دادەبەزی پێویستی پێ دەرزێکی تااقت لێدەوە ئەویش لیژنەکەی کتێبی گینس قایلن بۆ مەوزوع ڕۆژێک ناڕۆژێک لە زەیەکانی کوردستان بابرین لە ڕووبارەکانی کوردستان لە زاخۆ تەمرین دەکەمەوە لە سەدی سەدام لە پێشخافور و لە ئاوی بارزان تەمرین دەکەم لۆ کەرەک و لۆ گوێر و لە دۆکان لە بۆ تەختەق و دووبز تەمرین دەکەم و لە ئاوی سیروانیش تەمرین دەکەم هەتا کەلا ڕۆشتیمە بەدە و چالانچی ئەوە کتێبی گینس ئاگدارە تەبعاً تێبینی ئەو بەرنامە چۆن دەکرێت کتێبی گینس ئەگەر کەسێک لە وڵاتێک بیوێ ڕیکۆردێکی جیانی بشێنی سەرەتا لەگەر مافی مرۆڤی ئەو وڵاتە قسەی دەکا مافی مرۆڤ هەردەستی لەگەر ئیتحادی ئەو وڵاتە قسە دەکا ئێستا کێشەی من ئەوە نمایە سەرەتا کێشەم لەسەر ئاڵای عراق و ئاڵای کوردستانە بووە من دام نابوو ئاڵای کوردستان هەردەم کە لە کۆتایی بەشەکەم کە تەواوی دەکەم ئێستا کێشەمان ئەوە نما عەلمان کرد بەڵام کێشەی ئەومان لۆ دروست بووە وەکو مافی مرۆڤ ڕازی نییە لە بەرەوەی ژیانی من لە سەلامەتی دانابی چکن ئەمن بە منطقەك دادەڕۆم منطقەی زەرکاوی پێدەرێن لە خوارد و بزە هەتا ئێستاش داعشی لێ مایەوە ئیتحادی عراقیش ڕازی نەبوو کە من ئەو چاڵنجێ بکەم لۆیە چاوەڕێ دەکەن هەتا مانۆڕێکی سەربازی عراقی هەموو 2 ساڵ جارێک دەکرێت ئەو مانۆڕە بکرێتن ئەگەر ئەو منتیقەیە پاک بکرێتەوە لە داعش ئەو کاتێم دەست پێ بکەم بەنسبەت ئاڵای کوردستان ئەوان گوتیان لە کۆتا بەشەکە دەبی عەلەمی عراق کردنی و چەند پیجێکی عراقی و چەند قەناڵێکی عراقی لەگەر من دێن بابرێن هەر لە دۆکان لەگەرم دەڕۆن هەتا بەغدایە و عەلەمی عراقی شەردەدەن گوتم نەخێر ئەمن ئەوەی ناکەم لە کۆتایی بەشەکەم عەلەمی عراق کردەدەم لە بەرەوەی ئەوە دووەلیە پەیوەندی بە معافزەکانی عراقەوە دانیا دوای ئەوە گوتم لە کۆتا بەشەکەم ئەمن عەلەمی کوردستانی شەردەدەم ئیتر لە ئیتحاد لەبەر ئەوەی چەند ساڵێک یاریزانی هەڵبژاردی عراق بوویمە چەند ساڵێک بەتەڵی عراق بوومە موافقم پێیانی نەگوتیان باشە دوای ما ئەتوی لە خۆت عەلەمی کوردستان هەردا خۆی ئەو چاڵنجە لە ئاوی وەستاو ناکرێت 400 کیلۆمەتر یان 600 کیلۆمەتر لە ئاوی وەستان هەتا 75 کیلۆمەتر ئافرەتە کردیتی ناویشتە کتێبی گینس بەڵام ئەوەی من ئاوی ڕۆشتووەوە زەحمەتەکەشی ئەوەیە هەمن لەبەر ئەوەی مەڵەوانگەک بەڕێوە دەبم وها داوامەکی حکمیشم هەیە وە تەمینەکانیشم دەبی 2 ڕۆژ زارێک بی لە هەولێر قورسە ئەتوی بڕۆیە زاخۆ سەعات 1 و 2 شێ بڕۆیە زاخۆ سەعات 3 چاری بەیانی تەمرین بکەی 20 کیلۆمەتر تەمرین بکەی دوای دیسان بێەوە هەمان شت مەڵەوانگە بەڕێوە بی یان لە هەولێر بڕۆی بۆ دۆکان یان بڕۆی بۆ کەلار تەمرین بکەی دیسان قورسە بەڵام جیاوازەکەی ئاوی ڕۆیشت و ئاوی وەستاو ئەوەیە ئاوی ڕۆیشت و لەکوێ ماندوی بووی دەتوانێت لەسەر پشت پاڵکەوی لەو شوێنانەی کە تیژن چەند پاڵکەوی زیاتر پاڵت پێدنە زیاتر دەڕۆی بەڵام ئاوی وەستان ئیسراعەتی تێدانێ دەبی هەر بڕۆی کەواتە ئاوی ڕۆیشت و مەلەی لێ ئاسانتر لە ئاوی وەستان بەنسبەت ڕیکۆردەکە بە ناوی چێ پیاوەشی سویسڕەیە 400 کیلۆمەتری بڕی 412 کیلۆمەتری بڕیە لە سویسڕا کرایە ناوی چۆ کتێبی گینس ناوەکەی نازانم بەڵام ئەوەی من 661 کیلۆمەترە ئەو توانی بە 2 ڕۆژ و شتێک بیبڕی ئەمن ڕەنگە بتوانم بە 3 ڕۆژ بیبڕم 3 ڕۆژم پێویستە و ئەوەی کە داواشم کردێ لە ئیتحادی عراقی تەنها دکتۆرێک و وەکو غەواسەکەم لە گردابی غەواز بە مانای مەلەوان نەک غەواس غەواسەکە لۆ ئەوە بی کە من تووشی حالەتی بابرێن سەرح بم یان پڕکەم لێمدا یان حالەتی ئەوەی کە لە هۆش خۆم بچم بتانی یارمەتیمدا لەو حالەتە و دکتۆرەکەش ئەگەر لەو 3 ڕۆژات نزیکەی 6 کیلۆ وەزنم کەم دەکات چکەم بە بەردەوامی مەڵەوانی دەکەم بە بەردەوامی دەڕۆم ئەو زیاتر خەریکی دەرزی لێدان و پرۆتین و خواردن دەبی کە ئەو خواردنی ئەمن پێویستمە خواردن ناخۆین لە بەرەوەی ئەو کەسانێک کە خواردن دەخۆن پێویستیان بەسەر ئاو دەبی ئەمە نابی بچمە سەر ئاو وەکو نەخۆشێک مامەلەم لەگەر دەکرێت تەنها چەند شیرنی مەنیەک دەخۆی لە بەرەوەی مەلەوانی شەکرێت دادەبەزێنی وەکو ئەنجین و وەکو خوڕما و ئۆشتان دەداتێەوە لە هەندێک ئالێک پێویستی پێتەکە وەزنت زۆر دادەبەزی پێویستی پێ دەرزێکی تااقت لێدەوە ئەویش لیژنەکەی کتێبی گینس قایلن بۆ مەوزوع شەوانیش بەردەوام دەبی لە ڕۆیشت بەڵێ بە تەمام 3 ڕۆژان بەردەوام بەڵێ سەرکەوتوبی دوای سەرکەوتنت بۆ دەخوازیین ئومێد دەکەین کوڕە کوردێک بتوانێت ئەم
بڵێن نازنەوە بەدەست بێنێتون و ئەم شانازیە بۆ خۆی تۆمار بکات و بۆ خەڵکێکیش تۆمار بکات. زۆر سپاسان دەکەم پێشترێ کوڕە مەسوولێکی زۆر گەورە لە کوردستان تەلەفۆنی لۆ کردم گوتی وەرە بەریتانیا بیکە و چاڵنجە بەڵام دەکەتە سەر ئەوەی کە بە ناوی بەرەبابیمە و عەشیرەتیمە ئەو شتە بکە هەموو شتەکەت عادیم نەگوتم نایکەم لە کوردستان ئەگەرەبی لە کوردستان دەیکەم لۆی دەستکەوتۆکە لۆ کوردستان بی. باشە پەیوەندی ئەرەکانی کوردستان